ئەوە ئێوارەی جەژنی قوربان بوو کە بەڕاستی زۆربەی نەخۆشەکانی هیوا ئیتر ئەوانی کە وەزعیان باش بوون بەرەو ماڵەوە ڕۆشتن بۆەوەی کە بەیانی جەژن بکەن. لاڤینیش مدەتێکی زۆر بوو لە نەخۆشخانەی لە 2 ساڵی ڕێکە بە شایدی هەموو نەخۆشخانەی هیوا ئاگادارن کە لاڤین بەردەوام لە نەخۆشخانەی هیوایە زۆر ناڕەحەتە بەدەست نەخۆشیەکەیەوە. ئەو ئێوارەیە زۆر بێتاقەت بوو، ئازاریشی هەبوو. ئەو ناڵەیە ئەوەی بوو تر چەندێکە بەڕاستی سەبری گرت و زۆر بە سەبریشە کە ئەو ئێوارەیە تر هاواری لە سا داوایە کردی خوای گیان ئیتر داوای شفا و لەکەم خوای خۆشفان بدەیت لە بەرەوەی منیش وەکو هەموو هاوڕێکانم وەکو هەموو خەڵکێکیکە کۆی ڤیدۆکەم پێیە بڕۆمەوە ناو کەس و کارەکەم ناو کەس و کارەکەم ئاجەژن بکەم. لەگەڵ سپاسم بۆ دکتۆرە بەڕێزەکەی لەوێ ئیزنی داین و تیبی بنەوە با جەژنەکەی لە ماڵەوە بکار چۆن نەوێ عیلاجەکانی پیاین با جەژن لە ماڵەوە بکە ئەو ئاواتی بێنێتە دی لەگەڵ کەس و کاری خۆی و لە ناو مناڵانە جەژن بکە. بەڵام بەداخەوە هاو جەژنەکەی کرد بەڵام ئێوارەی جەژنی زۆر بە ناڕەحەتی تێپەڕان ڕۆژێکی سەخت بوو بۆ ئەو لە دوای ئەوە چکم گەشتە مەرحەلەی نزیک بوونەوە لە مەرێک سپاس بوو.